دەرچوانی بەشی ژینگە لە زانکۆکانی هەرێمی کوردستان بە جۆرەی ڕێنمایەکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە دادەمەزرێن. دامەزراندنی ئەو دەرچوانە وەکو چاودێری ژینگەیی دەبێت لە پرۆژەکان بە تەواوی سێکتەرەکانەوە. هەموو خاوەن پرۆژەیەک پابەند دەکرێت کە دەرچوویەکی ژینگە دامەزرێنێت. ئەم چاودێری ژینگەیەوە لە ڕووی ئیداری و دارایی سەر بە پرۆژەکە دەبێت، سەر بە خاوەنی کارەکە دەبێت، لە ڕووی هونەری سەر بە ئێمە دەبێت. کەواتە لە نێوان هەردوو لامانە وەکو باڵیۆسێک دێت و دەچێت. دەرچوان بە جۆرەی چەند مەرجێک دادەمەزرێن. لەوانە دانیشتووی هەرێمی کوردستان بێت و هەڵگری بڕوانامەی بەکالۆریۆس ماستەر دکتۆرا بێت لە بەشەکانی ژینگە، بەڵام نابێت چاودێری ژینگە لە کەرتی گشتی و تایبەت دامەزرابێت یا گرێ بەس بێت. دەبێت چاودێر دانیشتووی ئەو سنوورە جوگرافیە بێت کە پرۆژەکەی تێدایە. خاوەن پرۆژەکەش تاوی ماف و موچە و شایستەدارایەکانی دابین دەکات بەو مەرجەی موچەکەی لە 500,000 دینار کەمتر نەبێت. 4 پارێزگا و 4 ئیداری سربەخۆ لە 6 یانە فەرمانگەی ژینگەمان هەیە. ئەو دەرچوانی کە دەرچووی بەشی ژینگەن خەڵکی یەکێک لەم شوێنانن. لە ئەنجامدا لە شوێنی نیشتەجێبوونەکەی خۆی، سیڤەکەی خۆی و پێداویستەکانی خۆی پێشکەشەکە بە فەرمانگەی ژینگەی ئەو شاری کە ئەوی لێ نیشتەجێیە. لە ئەنجامدا ئەو شوێنە تەماشای سیڤەکەی دەکات و مقابلەی دەکات و لە ئێستادا لە هەرێمی کوردستان زیاتر لە 800 دەرچووی بەشی ژینگەیی لە زانکۆکانی هەرێمی کوردستان هەیە. لە بەرامبەر ئەوەشدا ژمارەیەکی زۆر پرۆژە هەیە کە هیچ چاودێرێکی ژینگەیی تێدا نییە. چاودێرانی ژینگەش لە کاتی دامەزراندنیان چەند ئەرکێکیان هەیە. لەوانە چاودێریکردنی پرۆژەکە و ئاگاداربوون لە پابەندبوونی بەڕێنمایەکانی ژینگەیەوە. راپۆرتی ورد و زانستی بە شێوەیەکی وەرزی بەرز دەکاتەوە بۆ فەرمانگەی ژینگە. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.